وڵات تەنها بۆ دڵخۆشکردنی مناڵ بە بۆنەی شەی بەراتەوە هەساین بە دیاریکردنی چەنها شیرینی جیاواز و تەنها خەڵاتی جیاواز بۆ ئەم مناڵە چاوگەشان لە بەرەی دڵخۆش بن. چەند جایدان حەزی کردو بۆ مناڵان؟ تقریبا 680 بۆ 690 دانابێت لەگەڵ نۆسینێک شیرینی بۆ مناڵە چاوگەشان لە بەرەی دڵخۆش بن و شادی خۆیان دەربڕن لەسەرم جادەیە. سوپاس بۆ خوا کەسێکین زیاتر خەڵک ئەمان ناسیۆن ناو خەڵکە دیارین و بۆش سەرەتایی ڕێکلامێکمان نەکردووەڵا بۆ ڕێکلام بەس تەنها ناساین و زیاتر دڵی مناڵەکان ڕایکەن و ئەوش خۆشەویستی خۆیان بۆی مەدەرەبڕن. تا چەندێک خۆشە کە لەم بۆنانەدا شیرینی بەسەر مناڵاندا دابەش بکرێت تا چەند گرنگە دڵی مناڵان خۆش بکرێت؟ وڵایی من بەلایانی خۆمەوە زۆر بە گرنگ ێزانم چونکە ڕازیکردنی دڵی مناڵێک ڕازیکردنی دڵی دەیان گەورەیە چونکە مناڵ کەسێکی پاکە و دڵسادەیە هیچ لە دڵیان نییە تۆ دڵی خۆشەکەیت بەرامبەری و خۆشەویستی پێبەخشێت. منیش هیوادارم هەموو تاکەی کۆمەگاسێ بە دیاریکردنی شیرینی بۆ مناڵە چاوگەشانە و دڵخۆشکردنیان مای شانازیە بۆ من کەم شەوە ساوم بە دیاریکردنی چەندەها دیاری و شیرینی بۆ مناڵە چاوگەشانە. هەمیشە داواکارم لە هەموو کۆمەلگا دیاری و شیرینی تایبەت لەم ڕۆژە پیرۆزانە دیاریکەن بۆ مناڵان لە بەرەی دڵخۆش بن. دیاریانە چین دابەشەکە مەسەر؟ وڵای خەڵاتی جیاوازە لەگەڵ پارە تێمان کردو و تەنها خەڵاتی جیاوازە بۆمان دیاری کردو. بە تەسەوری خۆتان چەند کەس بەشدار بووە لە ئەم مەراسیمەیەوە؟ تقریبا بەخوا ڕێپیاوان ناگرێت بە زۆرە ئەڕاتان نزیکی 700 نەفرێت بەلایانی کەمەوە چونکە خەڵک زۆرێکی تۆ ڕۆیشتووە زۆر. تۆ چییە پێت ئەوە چییە پێت؟ وەڵام ئەمە دیاری مناڵەکانە کاکە بڕوە ئەوە تا خۆ دەبینی کاتێک دیاریەکە بینی چی حاڵێکیان هەیە. ئەمە چی تایە؟ وەڵام ئەمە پارە و دیاری تایە وەکو بووکە شوشە و سەیارە 10,000 پێنجی یەک دانەشیان سوبرایە یەک لایە لە کاتژمێر چەندەوە سەرخاڵی ئەم دابەشکردن؟ وەڵای نانم خواردەوە دوان دەرەوە تا ئێستا.